خوێنکاران و قوتابیانی خۆشەویست، حەز دەکەم چەند تێبینیەکی زۆر گرنگتان پێڕا بگەێنم سەبارەت بە تاقیکردنەوەی زمانی ئینگلیزی، تاقیکردنەوەی IELTS. ئەو تاقیکردنەوەیە لە 4 بەشی سەرەکی پێکاتووە: speaking, writing, reading and listening. بۆ نمونە writing لە 2 بەشی سەرەکی پێکاتووە. بەشی یەکەم، بابەتی یەکەم دەبیتن لە 150 کەمتر نەنووسی. پرسیاری دووەم، بەشی دووەم لە 250 نابی کەمتر بنووسی. هەوڵ بدە ئەوەندە وشەیە یا زیاتر بنووسی بۆ ئەوەی دەرەجەی تەواو بەدەستبینی. هەروەها کاتیش زۆر گرنگە، دەبێتن دەستت خێرا بکەی لە نووسیندا، لە فکرت بی. بەنسبەت ریدینگ زۆربەی بابەتەکان، تۆپیکەکان لە بابەتە زانستیەکاندا دێتەوە، هەروەها لە گۆڤارەکان ئەو بابەتانە کۆ دەکەنەوە و دەینن بۆ تاقیکردنەوە. جا بەنسبەت لیسنینگ 4 بەشە. بەشی یەکەم تۆزێک سادەیە، زۆر ئاسانە، گفتوگۆیەکە لە بینی 2 کەسدا، دەبێتن هەندێک جار بە بۆشایی دێتن، زۆربەی جارەکان بۆشاییەکان دەبی بزانی بە correct answer بە correct spelling بینووسی. سپێڵ زۆر گرنگە لە لیسنینگدا. جاری وا وشەکەش دەگری، دەزانی باسی چ دەکا، بەڵام سپێڵەکە غەڵەت دەنووسی، سفرت دەدەنێ، دەرەجەی تەواو بەدەست ناینی. بەڵام سێکشنی 4ەم ئاگاد لێبی، عادەتەن زۆر بە خێرایی قسە دەکەن، گفتوگۆیەکان بە شێوازێک دەڕوا، هەندێک جار تەرکیزت زۆر نەبیتن، ناتانی وەڵامی ڕاست بەدەست بینی. جا تکایە تەرکیزت هەبی لە ئیمتحانی لیسنینگ بە تایبەتی. و ڕایتینگ باسمان کرد. بەنسبەت سپیکینگ گفتوگۆیەکە فەیس تو فەیس، یا هەندێک جار دەتوانی بە ئۆنلاینیش بیتن. بە ئۆنلاین ئەو کاتی ئەگزامینە پرسیارەکانت لێ دەکا و پرسیارەکان جواب دەدەیەوە. بەشی یەکەمی سپیکینگ چەند پرسیارێکی سادەیە، لە 1 تا 8 پرسیارت لێ دەکرێت سەبارەت بە شەخسیەت و ئیش و کار و شوێنی نیشتە جێبوون و ئیش شوێنی کارکردن و ئەو شتانەیە. بەشی دووەم تۆپیکەکەت دەداتێ، 1 دقە کاتت پێدەدا بۆ ئەوەی فکری لێ بکەیەوە، نۆتەکانی خۆت بنووسی، تێبینیەکانی خۆت، قەلەمەکت لەگەر کاغەزێک دەداتێ، تێبینیەکانی خۆت بنووسە بۆ ئەوەی دواتر 2 دقە قسەی لەسەر بکەی. 2 دقە لەسەر ئەو تۆپیکە دەبی قسەی بکەی، هەوڵ بدە ڕامەوەستا. ئەگەر بێت و هیچ وەڵامەکیشت لەسەری نەبوو، شتێکی ڕاستی نەبوو لەسەری باز بکەی، ئەو بابەتەی کە بۆ هاتبوو، هەرچی هاتە فکرت، خەیاڵت، قسەی لەسەر بکە بە هەر شێوازێک 2 دقەکە تەواو بکەی، لەبەرەوەی هەر ڕاوەستانێکت لەو 2 دقەیە خەلەل لە نمرەکانت دەگەیەنی، دەرەجەت لێ دەکوژیتن. جا هەوڵ بدە 2 دقە بە تەواوی قسەی بکەی، زۆر بە ڕیلاکسی خۆت تێک مەدە و حەڕەکەت هەبیتن لە قسەکردن. بەدی لانگویج زۆر گرنگە لە سپیکینگ. بەشی سێەمیش نزیکەی 5 تا 8 پرسیارت لێ دەکا سەبارەت بەو تۆپیکەی کە پێت درابوو، سەبارەت بەو 2 دقەی کە قسەت کرد. مامۆستاکەت ئەگزامینە چەند پرسیارێکی تر لەسەر ئەو بابەتە پێشکەشت دەکا و هەوڵ بدە تێی بگەی کە وەڵامی دەدەیەوە. ئەگەر تێی نەگەیشتی، داوای دووبارەکردنەوەی لێ بکە، زۆر ئاساییە، دەرەجە لێ ناشچێنی، چونکە لە زمانی ئینگلیزیدا ئاساییە لە شتێک تێ نەگەی و داوای دووبارەکردنەوە بکەی. جا هیوادارم تیپەکانم سوود بەخش بن بۆتان و بە هیوای نمرەیەکی بەرز بۆ هەموو لایەک.